ئەگەرچی بڕیار دراوە ڕیفراندۆم هاوشێوەی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ناوچە دابڕاوەکانیش ئەنجام بدرێت، بەڵام تا ئێستا کۆمیتەی باڵای ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان سەردانی پارێزگای کەرکووکی نەکردووە بۆ گفتوگۆکردن لەگەڵ پێکهاتەجیەکانی ئەو شارە. ئەندامێکی کۆمیتەی باڵای ڕیفراندۆمش دەڵێت بڕیار دراوە لە پاڵ کۆمیتی ڕیفراندۆمدا کۆمیتەیەکی دیکە تایبەت بە ناوچە دابڕاوەکانش پێک بهێنرێت بۆ ئەوەی دەست بکات بە گفتوگۆکانی لەگەڵ پێکهاتەجیەکانی ئەو شارە. نەخشەی هەیکەلیەتی کۆمیتەی ڕیفراندۆم کە دوو کۆبوونەوە پێش ئێستا ڕێسەری ڕێککەوتن چەندەها کۆمیتە دەستنیشان دەکرێتن، کۆمیتەی ڕاگەیاندن، کۆمیتەی سیاسی، کۆمیتەی دیبلۆماسی، لەناو ئەو کۆمیتانش لجانی فەرعی هەیە، کۆمیتەیەکی تایبەت هەیە بە دانیشتن لەگەڵ پێکهاتەکان و سەردانیکردنی بۆ نمونە کەرکووک. ئەم کۆمیتەیە هەر لە ناو هەیکەلیەتی ئەنجومەنی ریفراندۆم هەیە لە کەرکووک لەگەڵ پێکهاتەکانی کەرکووک و لەگەڵ حیزبولایەنەکانیش دادنیشن. سەرۆکی دەستەی گشتی ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستانش دەڵێت تا ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ ئەو مەبەستا لە ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان نەکراوە. ئەوەش ناشارێتەوە کە ڕەنگە لە ڕۆژی ڕیفراندۆمدا لەبەر مەترسی ئەمنی نەتوانرێت سندوقی دەنگدان لە ژمارەیەک لە ناوچە دابڕاوەکاندا بنرێت، بۆیە پێویست دەکات بە زووترین کات ئەو کۆمیتە فەرعی پێک بهێنرێت کە تایبەتە بە ناوچە دابڕاوەکان. ئەکید ناوچە لە ناوچەیەکی تر فەرقی هەیە، هەندێک ناوچە هەیە 100% مە دەتوانین ریفراندۆم تێدا ئەنجام بدەین، و بەڵام هەندێک ناوچەش هەیە ئەگەر ریفراندۆم تێدا ئەنجام بدێ دوور نییە مەترسی لەسەر خەڵک دروست ببێت. لەبەرەوە هەوڵادین لە ئەو ناوچەی ئارام ئەو ناوچانە سندوقدا بنرێت و تا خەڵک تووشی هیچ مەترسێک نەبێ. هەروەسا هەندێک ناوچە هەیە حتا ئێستا خەڵک نەگەڕاوە بوو ئەو ناوچانە، ناوچەیەکی شنگار حتا ئێستا زۆربەی زۆری ناوسەنتەری شنگار نەگەڕانەوە. بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان وەک چاودەران دەڵێن پێویستی بەوە هەیە کە هەرێمی کوردستان و کۆمیتەی ڕیفراندۆم بە زووترین کات گفتوگۆکانی لەگەڵ پێکهاتەجیەکانی ئەو شارە دەست پێ بکات و لە ڕێگەی پێدانی ماف و ئیمتیازات بە پێکهاتەکان ڕیفراندۆم لەو ناوچانە سەرکەوتن بەدەست دەهێنێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.